ئەگە دووبارەش بێ هەرگوێ لێ بێتەوە بەسەر سەر و بەسەر چاو هەنشتی خۆشێ بە دووبارە و بە سێبارەش کۆن نابێت بەڵام بە دڵنیایەوە ئیشەڵاوە بەندێکی زۆر زۆر خۆشە پێشکەشەکەم بە ئێوە و بە گوێگران و قوربانی چاوە فەرموو طبعا ولا ئەوم بیر نەچێ ئەوەیە چێکە لە شعرە جوانەکانی مامۆستا عەلی ئیدیا بەڕاستی شوێندەسی دیارە زۆر زۆر سپاسی ئەەکەم پێم خۆشە دەستخۆشی لەو قوربانم ئێمەش بەناوی بەڕێبەر بەڕاستی چونکە مامۆستا عەلی ئیدیا پشت و پەنایەکە بۆ من ئێمەش بەناوی بەڕێبەر و ستافی ڕادیۆ میلی گەڕیان و دەستخۆشی لێکەین و یاخوا هەر تەمەندرێژ و سەرکەوتوو بێ لەگە بەڕێستان کاتێک لە ماڵە چمەدەر لە خۆمە دەم عەتروو کاتێک لە ماڵە چمەدەر لە خۆمە دەم عەتروو بوون وردە وردە ڕێ ئەەکەم بە پێنەک بە ئەڤەلۆن بە پێنەک بە ئەڤەلۆن بێوەژنێکی جوان هەیە لەو سەری کۆڵانی خۆن لەو سەری کۆڵانی خۆن بەردەرگای ماڵی ئەوان بووەتە ڕێی هاتوو چۆن دایمە لە بەردەرگایە تەحەمولی هەیە چۆن زۆر دڵی بە من خۆشە گەرم و گوڕاگفت و گۆن گەرم و گوڕاگفت و گۆن کە من ئەبینێ ئەڵێ بە مناڵەکانی بڕۆن هەستە بچنە ژوورەوە نان و چاکەتان بخۆن نان و چاکەتان بخۆن ئەوەستم لە پەنایە ئەکەوینە باسی کۆن ئەڵێ ئەحمە و بەو خۆیە بۆ باوکیە زۆر تامەزرۆن بۆ باوکیە زۆر تامەزرۆن مناڵ کە باوکی نەبوو خەریکە یەکتر ئەخۆن ئەزانم بۆوە ئەڵێ مەبەستی چێ ڕاوچی کۆن ئەگەر ڕۆژێ نەمبینێدا ئەنیشێ گرژومۆن ئەڵێ شەوان بەتەنیام ئەیکەمە گوێچکەمیت کۆن گوێ ئەگرم لەو شتانەی گۆرانی وتراوی تۆن ئەڵێ ئەوانە ڕاستن ئەڵێ منانی وەی درۆن ئەڵێ ئەنانی وەی درۆن میوانی سامانم ئەو ڕۆ نایڵێم بەندی کۆن شەرتە نەیڵێم بەندی کۆن کاک ئەحمەدجان بەبێ کاری هونەری سەرقاڕی هیچ کارێکی کەنیت وەڵای کاک سامان تەنها هونەرەکەیە هونەرەکەش ئەوەیە کەیبینین سوپاس بۆ خۆی گەورە نەخوا بەزیاد بێ بەڵام ئەوەیە زۆر بژێوی هیچ هونەرمەندێک ویش بۆست دەو کەسایەتیانە بەخوا بەڕێوە نابە بە تەئکید چونکم بەڕاستی لەم ڕۆژە هەموو خەڵکی ژەزانی و خۆشمانەزانین خزمەتی هونەر بە تایبەتی هونەرمەندان ناکرێت هیچ ئاوڕێک لێ نادرێتەوە خەمی گەورەی هەر هەمومانە کاک سامان بە تەئکید وایە من و تۆ فڵان و فیسار نەبێ بەڵام بەداخەوەتر لە وڵاتەیە ئەوایە بۆ شێوەیە ئەبێ خۆت هونەرەکەی خۆت و هونەرەکەشن بە تەئکید وایە هەموو کەس هونەرەکەی خۆی خۆشەوێ هەموو هونەرمەندێک بەڵام خۆشیشە لە لایەکەوە هاوکاری بکرێت دەعم بکرێت بۆ نمونە ئێوە لە بەشی کۆمەڵی هونەری میلی بەڕاستی حەقا هەموو هونەرمەندان ئاوڕیان لێ بدرێتەوە لایەنی پەیوەندیدار ئەو لەم خۆشەویستانە بدرێتەوەی وەکو بەڕێز وەکو هونەرمەندە بەڕێزانی کە بەڕاستی ئێوە بژێوی ژیانتان لەسەر ئەو کارەیە بەڵام بە دڵنیاییشەوە حەقە موچەیەکی تایبەت هەبێ بۆ هونەرمەندانە بەبێ کارەکەی خۆی بۆیە لێرەشەوە داواکەین ئاوڕێک لەو هونەرمەندە خۆشەویستانە بدرێتەوە بە تایبەتی هونەرمەندانی میلی کە بەڕاستی یعنی زۆر مەغدورن لە هەموو ڕوویەکەوە زۆر وەدراوی نەکراوە با بزانین لەمە دواکرێت جاتۆ بڵێ بکرێت بەخوا بە قسەی منی ناگرێت دڵنیام بەس من لێرەی تر بانگوازی خۆم کردو یاخوا بێن بە دەنگمانەوە کاک ئەحمەدجان لە ژیاندا هیچ بەسەرهاتێکی ناخۆشت هاتۆتە ڕێ وەڵا بە دڵنیاییەوە چۆن نەهاتۆتە ڕێ هەرە ناخۆشەکەیان هەرە ناخۆشەکان ئەوە بۆ ئەو ڕۆژەی کە کوردستانم بەجێڵە من بۆ ماوەی ساڵێک لە وڵاتی یۆنان ژیاوم بڵێ ئەتر لەوێ بەڕاستی کە تۆ ئەچتە وڵاتی غەریبی غەیری ئەو پارەی کە لە گیرفانتایە ئەوە نەبێت هیچ شتێکیکە بەهاناتەوە نایە یەکەم خوای گەورە دووەم ئەو پارەی کە کەسیش ئاور لە کەس کەسیش نەوەڵا کەسیش ئاور لە کەس نایەتەوە قەت ئەوم بیر ناچە شەوێکیان لە ئوتێلێکا بووین لە تورکیا من پارەکەم قاچاقچی خواردە بووی پارەی ئوتێلەکەم پێ نەبوو پارەی ئوتێلەکەم پێ نەبوو لەگەڵ ئەوەشە ئەوەنەم پارە پێ بوو یان بە 2 سەمون و بە 1 دەبە ئاو
دوو سەمونونەکە و دەبە ئاوەکە سێ مناڵم هەبوو ئەوان خواردیان بەڕاستی من و دایکیان هەتا بەینی بە برسێتی نینەوە ئەوە شەیەکە کە قەت لەبیر ناکرێت ناخۆشە بەڕاستی بەڵام من ئەڵێم لە وڵاتی خۆتە ئەگەر وەکو گەتایەک بژی زۆر زۆر لەوە خۆشتر لە وڵاتی غەریبی وەکو پاشایە بشیت بەتەکید وایە بەتەکید یەخۆتە من درێژ بی کاک ئەحمەدیان ئەی خۆشترین شت کە بەسەردات بێ لە ژیاندا کامیان خۆش بوو هەموو کەس خۆشی و ناخۆشی بینیوە وەڵا بە دڵنیایەوە وەڵی خۆشترین کاتی ژیانم وەڵی کاتە خۆشەکان من زۆر زۆرە نازانم بەس ساباسی چی بکەم کامیان لە هەمیان خۆشترە وەڵا وایە وەڵا ئەویش هەر شێوێکیان بوو زۆر بەڕاستی زۆر بێوەزع بووم تەلەفۆنێکم بۆ هاو لای برایشی بەڕێز و خۆشەویستەوە وتی کاگە تەمەن زۆر بێ ئیشی بوو وێش باسی 2009 ئەەکەم برادرێک تەلەفۆنی وتی کاگە ئەحمەد لەکوێتم لە ماڵم وتی حەبتە و دانیشتن شتت نییە وتم بەبەستت ئێستەیە وتی نەوەڵا وتم نەوەڵای چم نییە بەڕاستی چووم ئیسفادەیەکم کرد کە بە خاڵی کەسا نائاهاو ئیسفادەیە بکەم ئەو ڕۆژە خۆشانشکا بەڕاستی ئێمەی هونەرمەندای سەتۆ پێشتر باسی وەت کردوتی زۆر بەغدوورە لە حەقا لایەکیانە بێتەوە بەڕاستی هەرکەس لە ژیانە لەوانەیە شتێک لە دڵیا بێ بەڵام نەتوانێت ئەعلانی کات بەتەکید وایوان بەتەکید منیشتی یەکێکم لەو کەسانی کە ئەگەر بە ساڵ 250 تەبع لە گیرفانمانە بێ قەت نازانم مەشیوەی خۆم دەرخەم بڕێن ئەم کەس هەرچەند سوپاس بۆ خۆی گەورە ئێستا هیچ نوقسانیان نییە و زۆر زۆر وەسەشم باشە بەس باسی کاتە ینی لەو کاتە ناخۆشە کە من دانیش بێتم لەوەی لە ماڵەوە لەلایەک و کرێ خانم نەدابێ لەلایەک شتێکم نەکردوێ بەڵام لە فڕێکە ئەو شتە دێتە پێشەوە کاتێکی زۆر زۆر خۆش بوو شێوکی لە بیر نەکراوە لە ژیانمە یاخواتە من درێژ و سەرکەوتوبی کاک ئەحمەد بەسەرهاتی کچی لووت بەرز بەڵێ هەمووی بەس زۆربەی زۆربەی ئاخر ئەزانم من داوا زۆر زۆر داوای لەبردن لەو هەموو خوشکانی بەڕێزەکەم ڕێزمانەیە بۆیان بەڵام تیاتی لووت بەرزە بەڵام من ئەو بەندەکە ئەڵێم تەمەنا ئەەکەم ئەوەی کە خۆی چاکە نەیباتە سەر خۆی وایە بەتاکید ئەوشی خراپێ شمولیەکە شەرنیە هەر لە کچاوێ کاک ئەحمەد لە کوڕی شالووت بەرز بەڵامی تر بەندەکەی تۆ جاران جاران لەسەر کردوتە ئیشەڵا سەر لێم زۆر زۆر کاک ئەحمەد باشە بۆ هەر بەس ئیساوە ئەوەی بەندێکم دەناوە بەسەر هاوڕێ بێوەفایە ئەوەش لە بەرنامەیە بەسەر قوربانی چاوە بوون أرى واي 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 حس أكم بندي بليم بسرك تشيلود برزا بسرك تشيلود برزا حس أكم بندي بليم بسرك تشيلود برزا بسرك تشيلود برزا بفيزو تكبر دي بحال رواب أرزا بحال رواب أرزا حسابو هيج كزناكا أو ناكاملي هزا أو ناكاملي هزا دەم و چاوی بێمیکیاش ئەڵێی لێیداوە تەرزە ئەڵێی لێیداوە تەرزە سەیری هەر شوێنێکی کەی نیوەی جوانیەکەی قەرزە نیوەی جوانیەکەی قەرزە ئەڵێی میوەی ڕزی وە خۆی پێگوڵی چوار وەرزە خۆی پێگوڵی چوار وەرزە لە سەدا پێش ناهێنێ بیبەی بیدەی لە هەزە بیبەی بیدەی لە هەزە هیچ گلایم لێ مەکەن باسکردنیان لا فەرزە باسکردنیان لا فەرزە گۆرانیەکانی سەنگا و لە سەدانەوەی تەنزە لە سەدانەوەی تەنزە لە سەدانەوەی تەنزە خۆشەویستان هەر بە ڕێزێک بیە پەیوەندی بکە بە بەرنامەکەمانەوە ڕاستەوخۆ ئەو ژمارە تەلەفۆنانەش لەسەر شاشە هەیە و بەڕێزیشان ئەتوانن هەر داواکاریەکتان لە کاک ئەحمەد هەیە یاخود هەر ڕەخنە و پێشنیارێکتان لە بەرنامەکە هەیە بۆ گەورەکردنی بەرنامەکەمە لە خزمەتان نابین پەیوەندی بکەن بەم ژمارە تەلەفۆنانەوە 070 471 52 64 050 ژمارەی کۆڕەکە بۆوانەی کە لە دەروی وڵاتی شنەتوانن لە ڕێی ڤایبەرەوە تەلەفۆنمان بۆ بکەن و هەم لە ناوخۆش 050 85 لە خزمەتی هەموو لایەکە بین. کاک ئەحمەد گیان
بەسەرهاتی هاوڕێی بێوەفاکە هەیە بڵێ ئەویشمان با بخینە ئەم کاتەوە اینجا دوای ئەوە پێم باش چەند پرۆگرامی کەمان هەیە ئەوانەی کرداوەکاری خەڵکە بەسەر سەر و بەسەر چ بە قوربانی چاوە بوو ئەوەی برابەری بێەوە بەسەر چ بەڕێزی بەستەمان ئەمەیان 100% پەیوەندی بە ژیانی خۆمەوە بوو ئەم بەندیان کە بەڵێ ئەژەر مامۆستاعالی ئیدیا دەشاوی خۆش بەبووی نووسیم ئەویش هەر ئەویان بەسەر خۆمات بەڵێ لێرە ڕێز و خۆشەویستیمان بۆ هەیە یاخوا دەست و چاوی خۆش بێتە من درێژ بێت قوربانم ألا واي 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 لا هوالم نفرسي لكاتي تنغانا دا لا هوالم نفرسي لكاتي تنغانا دا من توم بوش يا برادر لخوشي وفرحانا دا زور كسم بودر كود أو رولو جيانا دا أواني سر دماني گرینگیم پێیانەدا پێیان ئەوتم برا دەڕۆشتن لەو شانەدا گوایە دڵسۆزی من بوون وا خۆیان نیشانەدا هەمووان پشتیان لێکردم ڕۆژێ لەو ڕۆژانەدا کە بینیان لێم خەوماوە ماڵم لە وێرانەدا هیچ سوودێکیان نەبەخشی بە من لەو ژیانەدا بۆیان لە من شاردەوە خۆیان لە من شاردەوە منیان بە بێگانەدا خۆشیان ویسم تا ڕۆژێ پارە لەو گیرفانەدا خۆشیان ویسم تا ڕۆژێ پارە لەو گیرفانەدا ژیان تاقی کردنەوەیە لە چەرخی زەمانەدا قەدەری خوایە ڕۆژێ سەر لە هەمومانەدا سەر لە هەمومانەدا سەر لە هەمومانەدا قەدەری خوایە ڕۆژێ سەر لە هەمومانەدا ئەو کاتە دەدبینمەوە دەدبینم لەو شانەدا نەڵێ نەحمە سەنگاوی هەر خەریکەتانەدا ڕۆزم هەیە بۆوانەی لە قاڵبی پیاوانەدا بۆ نمونە عەلی ئیدیا منی بە دنیانەدا تا ئێستا ژاوکارمە لەو شعر و بەندانەدا هاوڕێی چاک ئەوەیە برا پشت بە عەرزانەدا ئیتر کەس بۆ مەسڵاحەت لە لای من خۆی بانەدا ئیتر کەس بۆ مەسڵاحەت لە لای من خۆی بانەدا من ڕەفاقەتم بچڕان لەگەڵ گشت ئەوانەدا هەرگیز نایان ناهێنم بەو دەم و زمانەدا بەو دەم و زمانەدا بەو دەم و زمانەدا من درێژم سەرکەوتوبی کاگە قوربانی چاو بوو بەڕاستی بەندەکانە جوان ڕێخستووە وایە زۆر زۆر قوربانی تۆ بم پەیوەندێکی تەلەفۆنیمان لەگەڵە کاگاوکاری خۆشەویست دەستێمانیەوە کاگاوکارم کاتۆ باش وڵاتان لێ بێ و نیۆڕۆتان باش قوربانی چاو بم باشیش کوور قوربان ژیان ئەحواڵە باشە ڕێز و سڵاومەیە بۆ کاگە ئەحمەد سەنگاوی بە تایبەت قوربانم چاو ماچەکەم کاکە گیان چاوی ئەمەی بەڕێزی دڵ خۆشی و بەرنامەیە سلێکم بەڵام ماوەی لەمە پێش زوو ئەیبڕی ڕادیۆکەتان نازانم سەبەب چی بوو تۆ گوێبیستی ڕادیۆکەی یا بینەری پەیجەکەمانیت وەڵا گوێویستی ڕادیۆکەم حالیە بەڵێ وەڵاهی ئیشەڵا پشت بەخوا بەرەو باشبوون ئەڕوات تۆزێ شەپۆلەکەمان لە هەنێ شوێنە ڕاستەکەی پەخشەکەی باش نییە دەستان خۆش بێ دەتوانی لە ڕێی پەیجەکەشەوە بەردەوام لەسەر ڕادێ گۆڕانە بەردەوام بەڵێ ئەگەر ئەنتەرنێتە دەبێت دەتوانێت لە ڕێی پەیجەکەشەوە بینەرمان بیت یخوا دەستان خۆش بێ و بەتێک پێشنیارمەیە بۆ کاگە ئەحمەد سەنگاوی بەڵێ بەڵێ لە ڕادیۆی میلی گەڕیان بە قوربانێ بم دەست خۆش من وتم بڵێ کاگە ئەحمەد دڵ سمێڵەی لا نەبا بە هیچ شێوەیە کاگە ئەحمەد کێم ناسێتەوە جوانترین سمێڵی پێوە قوربان جواب بۆ ماستاو خۆشە وەڵی جاری وایە برادر هەڵێ خەڵەتێنێ لای بە گەنجە بیتەوە یا شتێ لەو بابەتانە بەس ئاوا زۆر زۆر جوانە زۆر خۆزە ستایلەکەی زۆر جوانە لەگەڵ یا گونجێ قوربان وەڵای خوا دەستان خۆش ژێرواویتم دەستخۆشیەکەم لە کاگە دوو لەشی ساغی و سەرکەوتوو بێ هەمیشە قوربانە بم کاکاوگەریان ئەگەر تۆش هینی ڕادیۆکەمان ڕادیۆی میلی گەڕیان 94.1 دڵی من تەواوە دەست خۆش هەرەوە یارەوەڵا ئاکتم نازام ناوی ڕادیۆکی کە بە هەڵەوتم بۆ یاگەدار بیت گوێ لێمە وەزم پەیوەندەکەی داخرایە ئەو ناوی ڕادیۆی ئەمەژەی بە ڕادیۆکی کەیە بۆیە خۆشەویستان پێمان باش بوو سپاسی ئەو خۆشەویستانە بکەین کە سپۆنسەری
ڕادیۆ میلی گەڕیانەکەن و بەرنمەکانی ڕادیۆ میلی گەڕیان کاگ ئیسماعیل شەریکەی ئێژدی بۆ کەس لێرەوە ڕێز و خۆشەویستیمانەیە بەناوی بەڕێوەبەر و ستافی ڕادیۆ میلی گەڕیانەوە چای ماجەکەین کە هەمیشە هاوکارمانە کاک بڕوا ئومێد خۆشناوەتی ئەویش کە ئەپی موبایلەکانی بۆ دابین کردوین زۆر سپاس یەکەین ڕێز و خۆشەویستیمان بۆیە سپاس بۆ کۆمپانیای فاست لاین ئەویش کە خەتی ئەتەرنێتی بۆ ڕادیۆ میلی گەڕیان دابین کردووە بەناوی بەڕێوەبەر و ستافی ڕادیۆ میلی گەڕیانەوە ڕێز و خۆشەویستیمان بۆیان هەیە چاویان ماجەکەین کە هەمیشە هاوکارمانن ڕێزمانەیە بۆیان کاک ئەحمەدجان پەیوەندێکی تەلەفۆنی کەمان لەگەڵایە ئەویش هەر کاک ئەحمەدە ئەمیش ئەم بەس ئەم خۆشناوەتیە بەڵێ کاک ئەحمەد ئەتۆ سەنگاوی ئەو خۆشناوەتی کاک ئەحمەدجانم کاتەوە باش ئەو کاتە باش قوربانە بم چای منی تۆ چۆنیت دەست خۆشی بەدامە جوانە لێ دەکەم قوربانی دڵە بم ئەحمەد دەکەم سپاس دەکەم بەڕێزی دەستان خۆش سەرکەوتوو بن ئینشاءالله چای منی کاک ئەحمەدجان پەڵەی نەیە لە هەولێر والله لا ئێمە ڕۆژ زۆر ساردە ئێستا لای وەڵە بەشی ماستاوێ نەباریوە قیرەکە پەڵەیەوە ماڵێ بە قوڕنەگیریە کاکە والله بارانێکی باش باری لە خوا بەس دیار خەر بوو بارانەکەی ناوشک بەڵێ والله کاکە کاک ئەحمەد ئەگەر بەندێکی هەیە لەسەر ئەو کتەی نەنچی جوانترە لە ئەو ئەو پیرژنانەوە ئەوەی پیرێژنەکە ئەو لەگەڵ ئەگەر بەندێکی لەسەر ئەو کەسانە بڵێ کە تەلەفۆنیان کرد نایبڕنەوە 20 دقیقة 10 دقیقة مەبەستێ چۆن یعنی کاک ئەحمەد ئەگەر ئاماژەی پێبێ جوان بە تەفاسیل کەسێک تەلەفۆن بۆ یەکێک دەکات بڵێن لەسەر بۆ نمونە تۆ تەلەفۆنت کردو نانە لەسەر خۆم نامنێ زوودای دەقەم وەکو چێوتە عەفوو کە کەسێک تەلەفۆن دەکات نازانێت کابرا لە میوانیە میوانی هەیە 40 دقیقة نیم ساعات قسە دەکات بەندێک لەسەرەوانە بڵێ مەمنون ئیشەڵڵا پشت بەخوای گەورە کاک ئەحمەدجان من حەزم کردی لێرەوە بەڕێزێ ژمارە تەلەفۆنەکانی ڕادیۆ میلی گەڕانە لەبەرەتەوە بۆ لەبەرم خوا حەزێ نەبێ ئاسیەکە 071 471 52 دەستدار چەند بەدەستەوە چەند 050 727 والله ئافەرم زیرەکی تا چەند نخوێنەوە هەموو ڕۆژە دیزاینی بەرنامەکان دەکەم قابل لەبەرن کاک ئەحمەد مامۆستای بیرکاری چی پێوتی لە مەکتەب تۆ زۆر زیرەکی بەخوا من من لە بیرکاری زیرەک نەبووم ئەی بەس لە کوردی ئەی دەست خۆش ئەفەرم چاو ماجەکەین کاک قوربانی تۆم کاکە بابەندەکە منیش نەگرێتەوە کاتێک خۆش بێ خواتان لەگەڵ من محتەرم کردی بۆی بگرێتەوە چۆن من قابلت داوا بۆ ناویتەوە قوربانە بم یاخواتە من درێژ بی وڵا داواکاری زۆرە ئەو بەندە ئەوەی پیرێژنەکە ئاجا پێشی شتێکم وتم مانەڵێن وەڵا هەر ئەوە ئەزانێ شتێک بەس ئەوە داواکاری خەڵکە بەخوا من زۆر کەس پێویستم و دڵنیام خەڵکیش هەر بە هەمان شێوە ئەوانەی کە بینەرمانن ئێستا قوربانی چاوە بم شەوێک لە ماڵدا نیشتبووم کات گەیشتم وە 12 شەو ژمارەیە تێلی کرد هەڵم گیروتم ئەلەو هەڵم گیروتم ئەلەو دەنجی کیژێکی ناسک چاوی زڕاندم لە خەو وتی زۆرم هەوڵدا تاژمارەکەتم دەستکەو تاژمارەکەتم دەستکەو بەندەکانت کۆمیدین چاچی دەخۆڵقێنی جەو وتم چیانی ئازم بیدرچێنە وشەکە و بیدرچێنە وشەکە و بەڵام با پێ و نەزانن دایک و برا و خوشکەکە و حەزی کریەک ببینین مۆعیدێکی دانا ئەو مۆعیدێکی دانا ئەو وەرە لای ڕەنگەلەری پەنا پردەکەی خەسرە و هێم بۆ نانەوە خانە سبەی شەشۆنی و بۆ حەو سبەی شەشۆنی و بۆ حەو ئەو شەوە تا بەیانی بەداڵغەی دڵم نەسرە و تا خۆر لەکەل هاتە دەر لە دوو چاوم نەکەوخەو لە دوو چاوم نەکەوخەو هەڵسام و چوومە ئەوێ من زوو چووم ئەو درەنکە و ئەمنیانە ئەوەیە هەرم ڕوانی لەمولەو هەرم ڕوانی لەمولەو لەسەر ناو نیشانی خۆی بۆ دی سووریە لێم دەرکەوت
ئەهات بە ناز و مەکر لەنجەی ئەکر وەکوکە و وتم گەر ئەمە خۆی بێ لەگەڵمان ئەکاگرە و لەگەڵمان ئەکاگرە و چوومە ئەو سەری کۆڵان نانی وەرگرت و دوام کە و کاتێ لێم نزیک بووەوە ئەژنۆم شکا ناوکم کە و فریای میکیاژ نەکەوتبوو نانکەم جوانتر بوو لە ئەو نانکەم جوانتر بوو لە ئەو سڵاوێکی کردوتی ئەرێ جەنابی ئەحمەد کوردیەکەم لەبیر چۆوە هەڕامە کرد ئەم ودنە و هەڕامە کرد ئەم ودنە و هەڕامە کرد ئەم ودنە و دەستان خۆش بێت ئەحمەد گیان بەڕاستی بەندێکی هەتا بڵێ زۆر زۆر میێڕێکی خستم جوان و دەست و چاوە خۆش بێت پەیوەندێکی تەلەفۆنی کەمان لەگەڵێ کاکنەوزا لە سلێمانی و کاکنەوزا گیانم کاتەوە باش ئەم کاتەوە بە مامۆستامان باشی قوربان گیانە حاڵە باشە حرمەتمەیە بۆ ئەو میوانە خۆشەویستەتان چاوتان ماچەکەم قوربانە بە مەنای کاک ئەحمەدیشەوە چاوە ماچەکەین بەڕێزی حرمەتەیەکا دەسامان گیان چاو یەک بێکیەمکان ماچەکەم برای گەورەی کاکنەوزا گیان تۆ دڵی دڵ زۆر لە کاتان ناگرم تەنیا یەک نقطەیەکان بۆ ماچەکەم پاشتامان مەتای فەرموو قوربانم وەڵە کابرای لە بینایەتی 90 قاتی کەوتە خوارەوە 90 قات 90 قات کەوتە خوارەوە دەستە قاتی 35 دەستی بەرز کردەوەتی ئەلحەمدولێ تای سەیت ڕووی نەیاوە بەڵێ دەست چاو خۆش بێ قوربانم سەلامەتی بەڵێ ئەوەی تریان ئەوی تریان ئەڵێ مامۆستا بە کەلەمەکانی تووتی ڕۆڵە ئینساڵ زۆر بێبارانیە پۆلی دووسەیەکی دایی بوون بەڵێ وتی بەشکم دوعا بکەن باران ببارێت بەڵێ یەکێ لە کەلەفەکانی مامۆستادا وڵی گەر بە دوعای ئێمە بووایتە وایە تۆ گرین و نەبوویتایە بمردیتایە سێمیان ناگرم حرمەتمێ بۆ ڕامەکە سێمیان سێم کاک نەوزاجیان کاک نەوزا پەلە نەبێ سێمیان چی بوو سێمیان بەسەر ئەو چاوانم ئەڵێ مەکتەبی مەحکومی بوو بەڵێ مامۆستا بە پیرێتێکی وتەوان زۆربیان بە تەمەند بوون وتی پولێک جانێک و یەکتانەکە دایکی من وتی بۆ خوا مامۆستا نازانم کوڕێکی بۆ خاستی خوا یەک تەنەکە وتی ڕۆڵە بەخوا نازانم وتی پولێک جان تۆ مێردەکەی ئیسی چییە وتی وەڵا کەباب چییە وی وتی دەباتە زۆر ئاسانە یەک کەباب و یەک کەبابەکاتە سەر تی مامۆستا کاتە نیم دەسەر تۆ خۆشەویستی قوربانی دڵێ بم کاک ئەحمەدیان لە حەفلە هیچ شتێکە بەسەر هاتووە چەتری بەرسەرکەوتووە تۆ لە حەفلەیە بەڕێزێک ئەڵێ بە کاک ئەحمەد بڵێ لە حەفلێکە چەترێکی بەسەرکەوتووە بگەڕێتەوە لەگەڵ کاکجار گۆڵی لەگەڵ کاکجار گۆڵەیا بوون حەفلەیەکمانە بوو لە کەرکووک منە حەفلەیەکمانە بوو لە کەرکووک تێت بەڕاستی جیازەکانمان بار کرد بوو شوەرەکەشمان تۆزێ ناڕەحەت بوو بەرەو کەرکووکە ڕۆشتین من لەو کاتە تەلەفۆنێکم بۆ هاتوو تەمان من حەدای مەگەڵ هەر سا کاسەر کەوم بەقە ساقە سەی پێشەوەکەم سەی بەردەم خۆمەکەم ئەڵەمە شتێکی ئاگادارێکی تۆ بەخوا نازانم گەشتی نەکوێ یەک تا ساعت بە پێشمان و جەلالیش هیچ سخاوی نەکردو هەر پێی لێیە وتم جەلال ئەو تاسەیە پێیە لە ئیستۆڵ خوا ئاگای لێ یەکسان هاتە لە دواوە یەکسان نایە بە ئەمەمە لەگەڵیای بمە من هەر نەبزانیت موبایل بۆ شۆفەڕی تێگەی عقلی حڕ کردی ئەرە وەڵا دادای کردمەوە واللهی طبعا ئێشێکی یەکجار زۆرم پێگەی لەبەر جەلالیش دڵم نەها بڵێم ئەرە کاکە بیکە بەخاتی خواتەوە بەوات کردوانە گەیشتنە حەفلەکە لەوە تەمان حەفلەکە زۆر زەروریش بوو کە شتێکی خۆشیان بۆ بکەم باوەڕ و قەنەعاتم پێکەی گۆرانی بە گۆرانی بۆ جەلال خۆی بینی خسمایەتەوە تێگەی ئەوەگەت کاک جەلال گۆڵەیەوە لێورە چاوی ماچەکەم ماوەیەکی زۆر ئیشمان کردەوە بە یەکەوە بەڕاستی کاک جەلال کەسێکی زۆر خۆشەویستە لە ناو هەموو هەرمەندەکان چاوی ئەمێ کاک جەلال بەس لێرەوە پێڵم هەر بۆی ناڵێن دەست چاو خۆش بێ کاک ئەحمەدیان پەیوەندیێکی تەلەفۆنی ترمان لەگەڵای کاک پشتیوان لە سلێمانیەوە کاک پشتیوان گیانم کاتۆ باش باشی قوربانی چاوە بم بە ڕێزی دڵەکەم برای گەورە منی بە قوربانم چاوە ماچەکەم بە ڕێزی قوربان هیوادارم کاک ئەحمەد گۆرانیەک بەسەر خۆی چووە بۆ دەرەوە کوردستانی جێهێشت بۆ کارەکەی جارێمە با پرسیار بێ بۆچی گەڕایەوە بۆ کوردستان ئەمەش بکا بە گۆرانیەک بۆ من
ئەی بەسەر سەر و بەسەر چاو وەڵڵاهی ڕاستەکەی بەڕاستی فکرێ ڕاستە هۆکارەکەی بوو با خەڵکیش بزانێت بۆی خەڵکیش ئەو ڕێگا نەبڕێت و بگەڕێتەوە با بزانین نەسیحەتی لێ بۆ ئێمەش دای گەورەی منی بەخۆ بجات تۆ ئەتەی وەکو بەندێک بۆ بڵێ ئیسا بڵێم هۆکارەکەی چی بوو نازان گەر وەک بەند بڵێ وەکو هۆکارەکەشی بڵێ هەر ئەبێت بەندەکەی بڵێ خۆشترشە وایە وەڵاهی کاکە نایچوو کاک پشتیوان کاک پشتیوان تۆ چاوی منی دڵی منی باوەڕ و خەناعەتم پێکەی پێشاکە وتم گەدایەک بی لە وڵاتەکەی خۆتا لە پاشایەکی وڵاتان زۆر زۆر خۆشترە من کەچوون بەڕاستی خۆ دەزانی تر خەڵک ئەوروپا لە بەرچاوکە بە بەهەشت تێگەی جا من کێشیش لەوای بوو ئەوەی هەبوو لێرە هەمووی فرۆژ ڕۆیشتم باوەڕەکەی کە هاتمەوە ئاگادارم وا بوو هیچ شتێک خۆم ناسم تۆ برای گەورەی دەکەڕەوە تەلەفۆنەکەم کاکە پشتیوان چاو و دڵ و ڕۆحی منی بە قوربانم برای گەورەی منی با قوربانم بەڵام ئیتر بەڕاستی کە چوومە ئەوێ باوەڕەکەی کاکسامان گەیشتمە ئەوێ لە کەمپێک دان بەزانم کە جانتاکانم دانا ئاوامە کرد ئەفغانی ئاوامە کرد سوودانی ئاوامە کرد بولغاری تێکەڵە ئەنجا بەنجەکە بەری هەمووتم پاشە من چیم کرد یعنی من ژیانم چ عیبێکی هەبوو لە کوردستان هاتمە ئێرە ئەتر ئەو پەشیمانی کە دایگرتم بەڕاستی هەر زۆر زووتریش ئەگەڕام بەس لەو کاتەیە کاکە ئادەممان لێو لە دایک بووە بەڵێخوالێتان نەسێنێ وەسی خێزانم بەڕاستی خراپ بوو نەمەتوان یەکسەر بگەڕێم تێگەی ئەینا دڵنیابە مانگێکیش نە ئەمامەوە ئەتر دکتۆر و دکتۆرکاری و ئەوانە بەڕاستی خێزانم لێ ماوەیە هەر بە ڕێی خەستەخانە و ئەم سەر و سەروانەوە بووی بەس ئتر کاتێکیشکە کاکە ئادەم خوایای 5 مانگیش تاخیریان کردم تا جواز خليه جواز سفر جوازي نيه يشتكي نيه بلين او بحساب هم مكان لديك مين لاولاده ودس بكابو جنسي ايه هي لا هجر صاليت لو بخوي خوي ازاد قريته هل بيه او والله اي بولن بجيتاني ما لا او شتي بوكراي او شي راج باورا كي زوج هنا كان بيانتي مترجمه كان انا وكاك ما كوري خوما نات عندنا اي والله خوي بتاعنا انا يا ادوي رسمك كيف شان دم زانم همو كردستان من دلوي اخي بو جوابك كاكا اذا من برادري بقرعان لمنالي والروشتو لبيت جنسيه كاكا احمد همو عائله كيبردوا نعلم ايش اوان شبيان وتمكن لهجر صالي اتواني ليله لسفارتي ليله بغاء سفارتي يونان بتش اولادك تقديم كاتو لي جنسي بوي كان بجنسي انا باود هر همي بري كاكا احمد بدي قال ما بتو اخوه تلفونك تمكن لقى الرياض كاكا احمد منا لم همو ما كث مال اوروبا بەڵام نازانم هۆکاری چێوانەی کە چوونە ئەوروپا فیشەی ڕەحمیان دەریێنن بەو خوایە کاکسامان ڕاستەکەی ئێستا ئەگەر بیڵی هەمووی نا بەڕاستی هەمووی وانی دەبێژنی بە ئیتە دەرەکەوە نا بەڕاستی خۆتیانە زۆر بە وەفایسا من هەتا مردن بە ڕۆحی خۆم قەرزاری هەندێک لە هاوڕێک کاڵم هەندێکیان خوان ئەزان کێڕم هەندێک لە هاوڕەکانم بەڕاستی دایمە پشت و پەناو قەڵا بوون بەس کە ئەم هاوڕێی بێوەفایان وت ئەو بەندەم نووسی بەڕاستی ئەویش لە مەسەلەیەکە تووشی حادیثێکی سیارە بووم زۆر تەئسیری لێکردم ئیتر هەندێکیان کە پشتیان تێکردم بەسم ئەوانان بوو نانە بەتەکی کاگە ئەحمەد بەخوا هۆکاری گەڕانەوەم عەفو لە ئەوروپا تەنها ئەوە بوو کە بەڕاستی بێزاری و بێتاقەتی و زانیشم کە هیچ کەسێک هیچ شوێنێک بەقەد وڵاتەکەی خۆت خۆش نییە ئێستا چەند جار پێشنیاری ئەوم بۆ کراوە بچم لە هەولێر دانیشم کاشە لە هەولێریش کوردستانیە و شاری خۆمانە بەڵام بەڕاستی من هەموو جارێک ئەڵێم نازانم زۆر سەیرە بەبێ سلێمانی ناچێت منی ژوام کاگە ئەحمەد بڕوا ئەەکەی چوومەتە برایم خەلیل بۆ 1 سعات و تێلم گرتووە بۆ 1 سعات بەس بۆ ئیسراحەتێکی 1 سعاتی و گەڕاومەتەوە کە ئیشەکەم لێ تەواو بووە شەو نەماومەتەوە بە هەموو تەمەنە وەزدەم جارێک دوو جار لە هەولێر ماومەتەوە لە دووهۆک هەر نەماومەتەوە یعنی بڕوا کە 5 بانی هاتوومەتەوە سلێمانی لە هیچ شوێنێک حەزم بە مەگەر بۆ حاڵەتێکی بڵێن دەرەوەی شوێنێک وەکو ئێرانۆمانە توانم شەوێک هەر مەفروضە شەوێ دوو شەمێنیتەوە بە حکمی دووریەکەی یاخواتە من درێژ بی کاگە ئەحمەد گیان کاگە ئەحمەد چی بەسەرهاتێکت خۆش لە لایەشتی تازەکە سرت هاتی بێ یا کردی بێتت بە گۆرانی وەڵا لەم سەردەمی کۆرۆنای شاچە لەو تووشمانە لە سەردەمی کۆرۆنای شا بەڕاستی بەندێکم وت ئەویش داواکاری زۆر لەسەر بۆ بەدایمی لە دانیشتەکانی شا پێ مەڵێنەوە چکا بەڕاستی ئەو ڕۆژەی بەندەکەم وت بەیانەکەی کەرەنتینە بووتر تۆ کۆرۆنا بڵاو کردەوە تێگەی لە ئازمەڕ بوون ئیتر وەکو چۆن شتێ بڵێم وتەمە ئامە ئاخرۆخرێکەکەیتی وەرن باشینە ئازمەڕ و تۆزێ دڵخۆشکەین عنی بەڕاستی
ئەتر بەیانەکەی بوو کەرەنتینە دەستی پێ کرد ئیشەڵا نایبینینەوە ئەمڕۆژ بەڕێز پارێزگاری سلێمانی و ئەمانە کۆنگرێکی ڕۆژنامە نووسی بوو لەگە بەڕێوەبەری تەندروستی سلێمانی وتیان مستەحیلە کەرەنتینە بکرین ئامان ئەوەمان لەگەڵان نانە دڵنیام ئەوە کە ناکرێتەوە سکات دڵنیا بە ئەوە بکرێتەوە من هەموو ڕۆژە مەگەل لە سنابم بەتەکید بەڵام خۆپارێزی تاکە کەسی ئەو زۆر مهم زۆر ئەساسەداوای لەو خۆشەویستانە لەو هاوڕێیانە لە بینەران و بیسەرانی خۆشەویست خۆتان پارێزن لە بەرەوەی ڤایرۆسێکی نوێ هاتۆتە کایەوە بەڵام تا ئێستا نەمان بینیوە نازانین سپیە پەمەیە سوورە شینە ڕەشە چییە ئەمە تۆ هاتۆ لە سەری دەرکردوی شەڵا ناشی بینی بەڵام خۆپارێزی باشترین شتە چون گەشتۆتە جنوب خەبەری کەرکووکیشم هەیە بەڵام ئیتر لە سەیتەرەکەی کەرکووک ناڵم بێ بەم دیوە شەڵا نایێت بڕواکە قەناسم بۆ داناوە لێ لەی سەری هەڵاگرم قوربانە بم ئەوەمان بۆ سی ساعتەکەی کاگەحمەوە ئەزانم هەردووکمان موعیدمان قەسەم بەخوا منی موعید بێت و موعیدە بەڵام ئەوە دەقیقمان ماوە هەرچەند دۆستە جارێکی تاخیر بوو بەزەوە مشکیلە نیە ئەوە بە قەزای جێڕینەوە ئەوەی بەندەکەی کەرەنتینەکە بووتێ بەڵێ باش سەرمان بوو دوو جار کۆچیم خۆمەمزانی پەتامە سەرمان بوو دوو جار کۆچیم خۆمەمزانی پەتامە خێزانم زیڕەی لێم کرد وای زانی کورۆنامە کیلۆمەترێ لێم دوور بوو هەر نەئەها و بەلامە کیلۆمەترێ لێم دوور بوو هەر نەئەها و بەلامە هەر نەئەها و بەلامە زەنگی کرد بۆ خەزورم وتی وەرن بەدوامە ئەحمە و بەرن پێویستی بە کامل فەحسی عامە ئەحمە و بەرن پێویستی بە کامل فەحسی عامە هەر ناوێرێ بۆم بکە یەک تەلەفۆن و نامە خەتای خۆم بوو باوی سار خۆم شۆرد بوو لە حەمامە خۆم شۆرد بوو لە حەمامە دوکتۆر دەرزی بۆ کردم یەک سەرنجی کرد پیامە دەردیمان ڤاندام ئەڵێ عیبم نەماوە مامە عیبم نەماوە مامە عیبم نەماوە مامە خواتە من درێژ و سەرکەوتوبی کاگەحمە گیان مە قوربانی چاوم خۆشەویستان هەر بە ڕێزێک بێ پەیوەندی بە بەرنامەکەمان کات بەرنامی وتی یا هەست داواکارێکی لە کاگەحمەد هەیە ئەگە بڵم چەند خولەکێکمان ماوە بۆ بەرنامەکە لە بەرەوەی کاگەحمەد کارێکی زۆر ضروری هەیە بۆیە ئەگینە زۆر لەگەڵ یاماینەوە و بۆ بەسەرات و قسە خۆشەکانی لەم دەخولەکە هەر بە ڕێزەگویستی پەیوەندیمان پێ وکە بە ژمارە تەلەفۆنی 070 470 5264 ژمارەی کۆڕک بۆ دەروی وڵات و بۆ ناوخۆش بە ڤایبەر 050 لە خزمەتان نابین کاگەحمەدیان شکر بۆ خوا دوور بوویتەوە لە کۆرۆناوە لەم بەڵایەوە لەخوا بە زیابێ کاگەحمەد تۆ بڵێن ئاهەنگ و گعدە و شتیژەکەیت بەڵێ بەدڵنیایەوە چوویتە ئێران بەڵێ هیچ بەسەرهاتێکی ئێرانی توش بووە شتی خۆش کە بەسەرت هاتی بێنێ حزمەت و ڕێزم لە حەفلەیەک بووم لە مەریوان لە زرێبار بەڵێ حەفلەی ئێرانیش خۆشە کاگەحمەد ئەمە ئەوە ناگەێنێ بڵێم خوا نەخواستە زەمیان پێمیان باسی کوردستان پارچەکە ئێمە بێت چاو سێرەکەین ڕێزمانەیە بۆ بەڵام بەسەرەتێکی زۆر ناخۆش تەمان من دایمە بۆ حەفلی بۆ کوزاوە هەر بۆ بەرنامەکانی زۆربەی زۆری کاتی سا بەسوە ئەوە ئەم دەبراینە هەجلی کوردی لەبەرەکەم بەڵێ هەردوو مۆبایلەکەم ئەلمە مابوو بەڵێ لەمەی بەرپشتێنەکەمە تێگەی بەڵێ ئەتر وەنێ خەڵک تێتا لە ڕسم گرتن و ئەوانە حەفلەکە تەواو بسێکم هەردوو مۆبایلەکەم لەماوە تیانە مابوو شڵی ڕسم لەگەڵ نەگیرێ بەس مۆبایلەکان بردیان بردیان بەس بۆ تێنەوە بەنگازی بە نەکردووە بڵی بێنەوە باوەڕم پێکەی بەلاقیتەکە هاوار بەکردبوون کاکە بەس سیمەکان لە منە مۆبایلەکان بۆ خۆتان تێگەی هیچ بکەم کەتی ئێرانی تیابوو سیمکارتی ئێرانی تیابوو یا سیمکارتی وەڵی ئێرەی تیابوو ئەوە مشکیلەکە من هەندەکەشم لێ بەرم بە سیمەکان منێک لە سیمەکانم فریە فریژ ناکرێ بەناوتەوە ئێتا ئەو مامۆستا بەڕێزم دۆزیەوەی مامۆستایەک بۆ تا دۆزیمەوە هێنام و باوەڕەکەی مەسەفیم کرد لە هینەوە هات لە دوکانەوە بوو دوکان یار خەلەکان لە خەلەکانەوە هات مەسەفیم کرد لێرە هات کردی بەناوم و هاچەند عەزیتی کێشە هۆتێلیشە بۆ کرد نەوەڵە زۆرەکە و ئاخر بۆ یەڵەت کاک بەکرمان لەگەڵە لە بەریتانیاوە کاک بەکرگیانم کاتەوە باش ئەم کاتەوە باش کاک سامانجان باشمەتم بۆ خۆشەویست
بۆ توی خۆشەویست و بۆ کاک ئەحمەدی بەڕێز قوربانی چاوە بم بەڕێزی براکەم چاوەکەمی کاک سامان تەمان من هاوڕێی کۆنی جۆنابتم لە ئیبتیدایا بە یەکەوە بووین یەک ڕەحلە دانیشتین کاک بەکری کە حاجی اسماعیل جان بەڵێ قوربانە بم دراوسەی کۆنیشمانی ڕێزم لەبەرەوەی کەوتی وەفایلەوە ئەوانەی لە ئەوروپان بڕۆ بکە ئاها چاوەڵی ئەیتە وردە وردە دەرەکەون وردە وردە دەرەکەون وایە ڕێزم ێ بۆت قوربانێ بم حرمەتم بۆ هەموو لایەکەیە حەزم کرد پەیوەندی پێوە بکەم و خۆش ئای بە مناڵی شمولی تۆ باش شمولیەکە ئەی یەکەم جار من لەوەی لە مناڵی نەبینیوە کاکە سەفەری کردووە وایە کاکە ئەم بەرنامەوە بانگی هەموو باشکرا خۆشە وایە نا وایە ڕاستەکەی وایە من براکانتم بینیوە چەند جار هاتوومەتەوە ڕاستی براکانتم بینیوە لە بازاڕ جا من خۆشم براکانی خۆمە بینم جا چی ماوە لە برا برا تامی خۆی هەیە و هەڕی تامی خۆی هەیە هەڵم بە مناڵی شەڕی چاکمانە کرد یا مسەری ئەو مەشکان تعادول مەکردەوە جواز مێنە کامتان نازا من کاک بەکرد خوا کامتان لە کامتانە زۆر وەڵی من ببیرم نایە شەڕم لەگەڵ کاک سامان ئاوا دەرگامان بەرامبەر یەک بوو جاریا بوو شەرمانەکرد ها لەسەر شتێکی بەسی هەڵماتێن وشت لە من گەورە دەربوو ئەو قوربانە بم ڕێزێ کاک بەکردیان قوربان هەر لە خۆشیابی سپاس بۆ پەیوەندیەکە و ڕێز و خۆشەویستی مێ بۆ خانەوادە بە ڕێزەکەش بۆ ئەمیان ئێ کاک ئەحمەدجان چی پەلەتە بەخوا 5 دقەی ماوە ئەم 5 دقەیەش لای من ڕێکە ناوی تۆ هینە سەڵەتی فەرموو لەوە نشتە تاڵەکەی خواردگە دواگەوتووە 5 دقەیکە یەک فاسیلەی کە بڕۆ بەسەرا دیگی خۆش و اینجا ئەو کاتە من خۆم کۆتایی بە بەرنامەکەی باشە فاسیلێکی تۆزیاڵەن دوور و دریێش کاکدابان لە کۆنتترۆڵەوە دایم سەرچۆپێکی بەدەستەوەی بێ قەزای ئەرێ وەڵڵاڵی لە پاشتێلانەیە ماڵیم بە قڕگەخۆی با پێتان بڵێم ئێستا چ باسە و چ خەبەرە با پێتان بڵێم ئێستا چ باسە و چ خەبەرە باو باویستی نەوزمت و عەرزی جیسم و کەمەرە هەندێک کچە مۆدێل هەن دایک و باوکیان هاندەرە شانازی بە کچە ئەکەن مۆدێلە یا ئەکتەرە مۆدێلە یا ئەکتەرە لە تۆڕی ئەنتەرنێتە خاوەن زۆرتین بینەرە پەیجووە کاونتەکەی لایکی لە حەد بەندەرە شەو ڕۆژەر پۆستەکە چاوی دنیای لەسەرە هەموو گیانی تەجمیلە بۆ تۆکسە یافیلەرە پیاوی داماوژن بێنە لەو جۆرانە جاوەرە بتوانە تەمەنێک لەنگەڵ یا بەسەر بەرە دەست بندەی لە هەرزێیە دەتەقیەوەی خەتەرە وەک کاڵای لێ هاتووە نرخەکەی بەدەفتەرە شەرتە ئەم شەو بۆتان بڵێم بەندی سەیر و سەمەرە بەندی سەیر و سەمەرە دای ئەرمانگەلۆ بێ وای ئەرمانگەلۆ بێ وای حاڵم پەشیەوە وای ئەرمانگەلۆ بێ وای حاڵم پەشیەوە وای چۆنی لەشێوانی وای ئەبڕای توای پێوە ئەو شەخس و داروبیە مەمکوژە غەریبیە جوانی وەک تۆم نەدیوە دڵسۆزیە وەک تۆم نییە دڵسۆزیە وەک تۆم نییە دڵسۆزیە وەک تۆم نییە ئای وتی جوانی عەقاریم وتم شێتی سالمم وتی جوانی عەقاریم وتم شێتی سالمم وتی سەنگاو لە دیوم یەک بستونی وەملم لە مەحەدەکەی خۆمان وا ناسراوم بێ حەلم بڕوا بکە پۆزەتیفە ئەندام و جەستە و جلم وەک هەویری نانەوام ئەوە نەنەرم و شلم وتم وا وەسفی خۆ کرد وا بۆ هاتە دەردڵم کەی بێ بێمەجێ جوانم من عاشقی تەفاوتلم ئای من عاشقی تەفاوتلم دوازوتم ئەمکەکەی وای قۆناڵی ئەسیاوە وای زوتم ئەمکەکەی وای قۆناڵی ئەسیاوە وای زاڵم باوکێ وە دەسی لێداوە وای زاڵم باوکێ وای دەسی لێداوە بۆ جیابوونەوە بەرخە پێم گەیژەواڵێ ئەمۆ بۆ جیابوونەوە بەرخە پێم گەیژەواڵێ ئەمۆ من گوێم پێ نەدا بەخوا پرسی مەحواڵێ ئەمۆ ئەنووسێ قەڵەم
خاڵۆ دەسم ناگیرێمەوە ئەنووسێ خەڵە بەخوا دەسم ناگیرێمەوە قاچم لارە ڕوا بەخوا سەرڕێ ناگیرێمەوە داویە بەسەریا جەزا حەگاڵێکەوە شەوقی بڕیوە ئابێ لەو مانگەشەوە دای هەوای بانەوان هەوای بانەوان لە شنای داشیلان لە خاک شیرینترێ بەخوا ماچی دەزیران لە خەم شیرینترێ بەخوا ماچی دەزیران لای 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 لە بیاوەفام زۆر پاڕام وەلێ توخوا نامەردێنە بەم زۆر پاڕام وەلێ بەخوا نامەردێنە بەم مانگە شەو خۆشە سوورە مانگ لەسەر ماڵەن مانگە شەو خۆشە بەخوا مانگ لەسەر ماڵەن دۆسی جوان بێ خاڵۆ دەم لەسەر خاڵەن دۆسی جوان بێ ئەمۆ دەم لەسەر خاڵەن داویە بەسەریا ئۆخای حەگاڵێکەوە ئەمۆ شەوقی بڕیوە بەخوا لەو مانگەشە درێژ و سەرکەوتوبی کاک ئەحمەد ئەو تۆزەشتەلاری وتم بافی هافوت عیرفان هەموو جارە پێم مەڵێ ئەڵێ بۆنی پشقل و مەڕەکەی یاخواتەمە درێژ و سەرکەوتوبی بەڕاستی ئەمە حەزمانەکەی کاتی بەرنامەکە زیاتر بێت بەڵام داوا لەو بیسەران و بینەرە خۆشەویستاناکەین کە کاک ئەحمەد زۆر تۆزە بە عەجەلەیە موعیدێکی لای دکتۆری هەیە ئەبووە سەعات کاژمێر سی ڕێک لەوێ بێت بەڵام ئێمە لە کاتەکەیمان گرت بە داوای لێبوردنەوە ڕێز و خۆشەویستیمانەیە بۆ هەموو لایەک یاخواتەمە درێژ و سەرکەوتوبی کاک ئەحمەد گەورە و کردین چاو و ماجەکەین ڕێز و خۆشەویستیمانەیە بۆ هەموو لایەک بۆ ئەو بە ڕێزە خۆشەویستانی کە کۆمنتیان نردووە نەمانتوانی کۆمنتەکانتان خوێنینەوە لەبەر کەمی ماوە چاوی هەر هەمووتان ماجەکەین ڕێزمانێ بۆ یەک بە یەکتان لە کەم و کورتیمان ببورن سپاس بۆ خۆشەویستانەی کە سپۆنسەری بەرنامەکانی ڕادیۆ میلی گەڕیانەکەن کاک ئیسماعیل لە شەریکەی HD بۆکس چای ماجەکەین کە هەمیشە هاوکارمانە کاک بڕواومێت خۆشناوەتی کە ئەپی موبایلەکانی ڕادیۆ میلی گەڕانی دانەوە چای ماجەکەین سپاس بۆ کامپانیای فاستناین ئەویش هەمیشە هاوکارمانە لە ڕێی ئەنتەرنێت کە بۆ ڕادیۆ میلی گەڕیان دابینی کردوە سپاس بۆ یەک بە یەکتان سپاس بۆ هاوکارانم لە بەشی کۆنتترۆل کاکدابان و کاک هاوکاری خۆشەویست و کاک ڕێباز و کاک بورهان و کاک جەزای خۆشەویست چاوی یەک بە یەکتان ماجەکەم سپاس بۆ هەموو لایەک لە کەم و کورتیمان ببورن بە گەورەی خۆتان هەچ کەم و کورتێکمانە بوو یاخود هەر ڕخنەیەکمانە بوو یا هەج نوکتەیەکی توانجێک بوو بمان بەخشن بە گەورەی خۆتان تا ئەڵلقەیەکی تری بەرنامەی وتی هەر لە خۆشییا بن و هەر تەندروست باش بن خواتان.